هەرێمی کوردستان لە نێوان هاوهەڵوێستی لەسەر بەرژەوەندیە باڵاکان و گەڕانەوە بۆ دۆخی نەخوازراوی جاران. بارزانی دەڵێت ناکۆکی سیاسی نێوان لایەنەکانی هەرێم هەر چۆنێک بێت هەموو لایەنەکان لەسەر بەرژەوەندیە باڵاکان و ئاسایشی نەتەوەیی هاوهەڵوێستن. بەڵام مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان لە دوایین کۆبوونەوەی خۆیدا کە بە سەرپەرشتی بارزانی ئەنجامدرا ئاماژە بە فراوانبوونی ناکۆکیە ناوخۆیەکان و گەڕانەوە بۆ دۆخە نەخوازراوەکانی جاران دەکات. با بۆچوونی بەشێک لە چاودێران لە نێوان ئەم دوو لێدوانەی بارزانی و پارتیدا دوو خاڵی دژبەیەک بەدی دەکرێت. لەلایەک بارزانی دەیەوێت دڵنیایی بدات لەوەی ناکۆکیە ناوخۆیەکان بەرژەوەندیە باڵاکانی هەرێم ناخاتە مەترسیەوە. لەلایەکی دیکەشەوە پارتەکەی بارزانی باسی ئاماژەیەکی مەترسیدار دەکات بۆ گەڕانەوەی هەرێم بۆ دۆخە نەخوازراوەکەی جاران کە مەبەست لە دۆخە نەخوازراوەکانی جاران دوو ئیدارەیە کە خراپتر لە دوو ئیدارەییش لە نەوەدەکانە ئەزمون کراوە. بەڵام مەبەست لە بەرژەوەندیە باڵاکان چییە؟ زۆربەی چاودێران پێیان وایە لەم قۆناغەدا بەرژەوەندیە باڵاکانی هەرێم خۆی لەم چەند خاڵەدا دەبینێتەوە. پاراستنی ئاسایشی هەرێم لە شەڕی داعش و گروپە توندڕەوەکان، سەقامگیری سیاسی و کاراکردنەوەی دامەزراوە شەرعیەکان، یەکگرتووی و هاوهەڵوێستی لایەنە کوردیەکان لە بەغدا، ڕێفراندۆم و پرسی سربەخۆیی، پەیوەندی هاوسەنگ لەگەڵ وڵاتانی دراوسێ و هاوکات ڕێگەگرتن لە دەستێوەردانی دەرەکی، هەروەها سربەخۆیی ئابووری و شەفافیت لە داهاتی حکوومەت و گەڕانەوەی متمانەی هاوڵاتیان بۆ حکوومەت، هەروەها پێشکەشکردنی نمونەیەکی سەرکەوتوو لە ئەزموونی دیموکراسی و حکومڕانی بە دنیای دەرەوە بۆ ئەوەی وڵاتانی ڕۆژئاوا ئامادە بن پشتگیری لە هەرێم بکەن، سڕینەوەی ئاسەواری دوو ئیدارەی و گەڕاندنەوەی ناوچە کێشە لەسەرەکان، دانانی پلانێکی تۆکمەی ئابووری بۆ گەشەسەندنی ئابووری و کەمتر پشتبەستن بە داهاتی نەوت و هەوڵدان بۆ جێبەجێکردنی پلانەکە. بەڵام ئەگەر ئەم خاڵانەی ئاماژەیان پێدرا بەرژەوەندیە باڵاکانی هەرێم بن، ئەوە زۆربەیان بەهۆی ناکۆکیە ناوخۆیەکانەوە کەوتونەتە مەترسیەوە. لە دوای قوڵبوونەوەی ناکۆکیە ناوخۆیەکانی هەرێم بەشێک لەو شاندا بیانیانەی سەردانی هەرێمیان کردووە لە کۆبوونەوەکانیاندا لەگەڵ بەرپرسانی هەرێم داوایان کردووە کێشە ناوخۆیەکان بە گفتوگۆ و دانوستان چارەسەر بکرێن. بە بۆچوونی بەشێک لە چاودێران دوو هۆکاری سەرەکی لە پشت ئەم داوایی شاندە بیانەکانەوە هەیە. یەکەم مەترسی ئەوەیان هەیە ناکۆچەکان کاریگەری لەسەر شەڕی داعشدا بنێت. دووهەم مەترسی ئەوەیان هەیە قوڵبوونەوەی ناکۆچەکان ببێتە هۆی دەستێوەردانی زیاتری وڵاتانی دیکە لە هەرێمی کوردستاندا کە هەردوو هۆکارەکە پەیوەندیان بە بەرژەوەندیە باڵاکان و ئاسایشی نەتەوەیی هەرێمی کوردستانەوە هەیە. جگە لەوانەش هەر بەهۆی ئەم ناکۆچیانەوە سەقامگیری سیاسی هەرێم کەوتۆتە مەترسیەوە و دامەزراوەیەکی شەرعی وەک پەرلەمان پەکی کەوتووە. ئەمەش بۆتە هۆی ئەوەی هەرێم نەتوانێت نمونەیەکی سەرکەوتوو لە دیموکراسی و حکومڕانی پێشکەش بکات. پەیوەندی هاوسەنگ لەگەڵ وڵاتانی دراوسێ نەماوە. لایەنێک لەگەڵ تورکیا پەیوەندیەکی پتەوی هەیە و لایەنێکیش لەگەڵ ئێراندا. هەر بەهۆی ئەم ناکۆچیانەوە لایەنەکان لەسەر پرسی ڕیفراندۆم هاوهەڵوێز نین. ئاسەوارەکانی دوو ئیدارەیی نەتەنها نەسڕدراوەتەوە بەڵکو خەریکە ئاسەوارەکان زەقتر دەبنەوە. بەهۆی ناسەقامگیری دۆخی سیاسی و ناشەفافیەتەوە متمانەی هاوڵاتیان بە حکوومەت ڕۆژ بە ڕۆژ بەرەو کاڵبوونەوەی زیاتر دەچێت و حکوومەتیش نەک تەنها بەهۆی ئەو ناکۆچیانەوە نەیتوانیوە پلانێک بۆ گەشەسەندنی ئابووری دابنێت، بەڵکو زۆر جار کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیران بۆ چەند مانگێک دوا دەکەوێت. ئەوەی لە ماوەی ڕابردوودا نەکەوتۆتە ژێر کاریگەری ناکۆچەکان شەڕی داعش و هاوهەڵوێستی کورد بۆ لە بەغدا کە بە بۆچوونی هەندێک لە چاودێران هیچ دوور نییە بەردەوامی ناکۆچەکان لە داهاتوودا هاوهەڵوێستی لە بەغداش بخاتە مەترسیەوە.